ڕاپرسیەکان دەری دەخەن دەنگدەران تا ڕادەیەک بە یەکسانی دابەش بوون لە کاتێکدا کاندیدەکان لە کۆتا ڕۆژەکانی هەڵبژاردندا بانگەشەکانیان زیاتر کردووە. کێ ئەم هەڵبژاردنە دەباتەوە؟ دیموکراتەکان یان کۆماریەکان؟ هاوکارمان یەحیا بەرزنجی لە یەکێک لە بنکەکانی دەنگدەران لە شاری هاریسمبۆر کە ڕاستەخۆ لەگەڵماندایە. یەحیا، بنکەکانی دەنگدان چەند گەرم و گوڕە؟ بەڕاستی ساردا لەگەڵەوەی کە ساردە بەڵام هێشتا خەڵکیش دێن بۆ دەنگدان. لێرە پارچێکەیە کا بڵین ئۆتۆمبیلەکانیان ڕاگرن و ئەچم بۆ دەنگدان. لەم ناوچەی من کە ڕۆکینهام کاونتیە، جگەل لە مەسەلەی بڵین هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرێس لەم هەڵبژاردنە ئەنجومەنی پارێزگاکەش هەڵەبژێرێکە 5 ئەندامی ئەنجومەنە، بەڵام 3 کەسیان هەڵبژاردننی بۆ دەکرێت. ئەمانەی کە لە پشتەوە وەساون لەو کەسانن کە خۆیان پاڵاوتۆ بۆ ئەندامی ئەنجومەنی ئەم پارێزگایە کە لە دوایی پارێزگاری شارەکەش دەنگدانی کاکێ لە نێو سیدیکاسڵا هەڵەبژێرێت. باشە یەکێک بەڵێ باشە یەحیا، هەرچەند ساردە زۆر ساردەم بەیانە، بەڵام خەڵک چەند بەپەرۆشە بۆ دەنگدان لە ڤێرجینیا؟ بەڕاستی من شتێک زۆر بەلامەوە تەرمزاشێشە کە خەڵک دێ بۆ ئێرە بە شێوەیەکی زۆر جوان پۆش خۆی یعنی وەکو بڵین ڕۆژێکی زۆر خۆش بەڕێیەکە کە ئەچێت دەنگی خۆیدات. ئەمە یعنی گەیشتۆتە ڕادەیە شێوەی کە بڵین هوشیاری خەڵک لە ئەمریکایە کە دەنگدان بەلایەنەوە چەند گرنگە، کە بەڕاستی دەنگدانیش لە چەند ساڵی ڕابردووە ئەو پەرۆشەی پێوە دیارە، بەتایبەتی لە دوای بەربژێری دۆناڵد ترامپ و سەرکەوتنی و دو ئەوە پێزانینی توێژی گەنج کە دەنگی چەند گرنگە بۆ گۆڕانکاریەکان کە دوجار بڵین پرۆسەی هەڵبژاردن لە ئەمریکا بڵین سەرۆک بایدنی پێداهات کە بڵین لە هەڵبژاردنەکانە سەرکەوتین بەدەستێ. ئێستاش بڵین ململانەکەی نێوان دیموکرات و کۆماریەکان لەسەر بڵین زۆرینەی نێو کۆنگرێسە یاخود ئەنجومەنی سیناتە. یەکێک لەو شتانەی کە من زۆر بەلامەوە گرنگە بڵین لەم شارە بچووکانە زیاتر مەسەلەی پەروەردە، مەسەلەی تەندروستی، ئەمانە هەمووی ئەو خاڵانن کە بەردەوام بڵین دەنگدەر پەرۆشە. خاڵێکی کات کە زۆر دەنگی داوەتەوە لە نێو ئەمریکا مەسەلەی هەڵاوسانی ئابووریە کە بڵین قسە و باسی زۆر لەسەرەکرێت کە یای خەڵک وایە کە ئەگەر بێت و گۆڕانکاری ڕووبدا لە نێو کۆنگرێسیاری نۆ سیناتە ڕەوشی ئابووری بەرەو باشتر بچێت. بەڵێ یەحیا، زۆر سپاس بۆ بەشداریت.